28 حوت ئەو ڕۆژەی کە لە سەرتاسەری جیهانە دەستنیشان کراوە بە ڕۆژی جیهانی هەوکردنی جگەری ڤایرۆسی. لەسەر تاسەری جیهانە زیاتر لە 400 ملیۆن کەس توشبووی هەوکردنی جگەری ڤایرۆسین بە هەر پێنج جۆرەکەیەوە A, B, C, D و E. بەڵام ئەوەی کە لە هەمووی مەترسیدارترە و کا کاریگەری لەسەر ژیانی مرۆڤ هەیە جۆری B و جۆری C-ە کا لە ڕێگەی خوێن و دەردراوەکانی لەش و جووتبوون و سەکسکردنی دەرەوەی خێزانەوە دەگوازرێتەوە. بەڵام ئەوەی لە کوردستانە لە هەمووی زیاتر پەنجەی بۆ ڕاکێشێ پزیشکانی ددانە. ئەگەرچی دەکرێت سەرجەم ئەو بەڕێزانی لە بواری پزیشکیا کار دەکەن ئەم نەخۆشیە بگوازرێتەوە یان بیگوازنەوە، بەڵام لە هەمووی زیاتر لە کوردستانە پەنجە بۆ پزیشکانی دان ڕاکێشێ. لەبەرەوە بۆ مەڵقەی چارە هاتوومەتە کۆمەڵگەی پیرەمێردی پسپۆری دان کە کۆنترین سنتەری پێشکەشکردنی خزمەتگوزاری پزیشکی دانە لە کوردستانە و لە ئێستا شاشێکە لە گەورەترین ئەو شوێنانی کە پزیشکانی ددانی تازە دەرچووی لێ ڕاهێنرێ بۆ خزمەتکردنی ئێوە و ساڵانە بە هەزاران کەس لەم سنتەرە چارەسەر وەرەگرێ. ئەگەرچی دەکرێت پزیشکانی ژنان و مناڵبوون، پزیشکانی نەشتەرکار و هەموو بەڕێزانی کە تەنها دەرزیەک لێدەن و پزیشکانی پێست و هەموو بەڕێزانی تریش ئەم نەخۆشیە بگوازنەوە بە ساڵۆنەکانیشەوە کە چی لە کوردستانە لە هەمووی زیاتر پەنجە بۆ پزیشکانی دان ڕاکێشتێ. بۆ ئەوە پرسیاری منە و بە دوای وەڵامەکەی ئاگەڕێم. لەوانەشە یەکێک لە هۆکارەکانی ئەمە ئەوە بێ کە لە کوردستانی خۆمانە زانیاری دروست دەربارەی هەوکردنی جگەری ڤایرۆسی بە تایبەتی جۆری B و C نەبێت. من وەک هەموو هەڵقەیەکی تر لە مەڵقانەی چارەیە گەڕانی خۆمم کردووە و لە هیچ شوێنێکی ڕێکخراوی تەندروستی جیهانی و سەرچاوەفەرمیەکانی حکومەتی بەریتانیا و هەموو سەرچاوانی تر کە بۆ زانیاری تەندروستی ڕاست بۆیان دەگەڕێنەوە ئەوەندە باسی پزیشکی دان نەکراوە وەک ئەوەی کە لە میدیای کوردیا هێرشەکرێتە سەری و لە ناو ناوەندە تەندروستیەکانە باس دەکرێن. لەگەڵمان بن بزان هەوکردنی جگەری ڤایرۆسی چییە و چۆن دەگوازرێتەوە و چۆن ڕێگە بگریندا گواستنەوەم نەخۆشیە. سەرەتاش بە ئینفۆگرافیکێک دەست پێەکەین. هەموو کاتێکتان باش بینەرانی بەڕێزی کەناڵی کورسات نیوز و بەرنامەی چارە. ڕۆژی 28 حوتی 2011 لە جیاندا دەستنیشان کراوە بۆ ڕووبەڕووبوونەوەی نەخۆشیەکە. ئەو ڕاستی کە دەبێت بیزانین ئەوەیە کە نەخۆشی هەوکردنی ڤایرۆسی جگەر نەخۆشیەکە کە تووشی هەمووان دەبێت لە هەر شوێنێکی ئەم جیانە بێت. بە چەندین شێوەی جیاجیا دێت و دەبێتە هۆی دابڕان و هەڵوەشانەوەی خێزانەکان لە هەر سێ کەسێک یەک کەس تووشی ئەم نەخۆشیە دەبێت و لە نێویشیاندا لە کوی 12 کەسی توش بوو یەک کەس توش بوو بە درێژایی ژیانی بە دەستنیشانە درێژخایەنەکانی و دەناڵێنێت وەکو ناجێگیری لە تەندروستیدا و توشبوون بە نەخۆشی شێرپەنجی جگەر و لە دەستانی کارەکەی و جیاوازیکردن و جیاکردنەوەی لە کۆمەڵگە. لەگەڵ ئەوەی ئەم نەخۆشیە بە یەکێک لە خێراترین و بەێسترین نەخۆشیەکان دادەنرێت بۆ بڵاوبوونەوە و لە نێو هەموو نەتەوە و چین و توێژەکاندا بوونی هەیە. بەڵام بەداخەوە تاکو ئێستا زۆر کەس هیچ زانیاریەکی لەلانیە لەسەر نەخۆشیەکە. ساڵانە نزیکەی 1 ملیۆن کەس بەهۆی نەخۆشیەکەوە دەمرن و زۆربەی کات بەهۆی نەبوونی نیشانی پێشوەختە یان جیاکەرەوە کەسی توشبوو دەیگوازێتەوە لە کەسێکەوە بۆ کەسێکی تر بە چەندین ڕێگەی جیاواز بەبێ ئەوەی هەست بە خۆیان بکەن لە ڕێگەی خواردن و ئاوی پیسەوە نەخۆشیەکە دەگوازرێتەوە. چەندین ڕێگەش هەیە بۆ خۆپاراستن، بەڵام باشترین ڕێگە بۆ دوورکەوتنەوە لەم نەخۆشیە چاودێری و بەرزکردنەوەی ئەستی ڕۆشنبیری تاکە. پێویستە لە کاتی هەستکردن بە نەخۆشیەکە ڕاستەوخۆ پشکنین بکرێت یان پشکنینی پێشوەخت بکرێت، چونکە نەخۆشی هەوکردنی ڤایرۆسی جگەر چارەسەر دەکرێت و چارەسەریشی هەیە. خۆپاراستنیش لە نەخۆشیەکە زۆر ئاسانە و هەرگیز دەرزی و ئامێری کونەرەکانی بەکارات و بەکارمەهێنە و هەمیشە بە شێوەیەکی تەندروست کاری جوودبوون ئەنجام بە. لەبیرت بێ بە هیچ شێوەیەک جێگەی شەرم نییە ئەگەر تووشی نەخۆشی هەوکردنی جگەر بیت و کەسی توشبوو شایانی هەموو ئەو مافە سەرەتایانەیە کە کەسێکی لەشساخ و تەندروست هەیەتی. نەخۆشی هەوکردنی ڤایرۆسی جگەر بناسە و ڕووبەڕووی ببەرەوە ڕێگەمەدە خێزانەکەت بشێوێنێت.
وەک لە پێشەشی بەرنامەکە بۆمان باسکردن من لە مەڵقەیە وەک پزیشک کار ناکەم بەڵکو وەک پێشکەشکارێکی تەلەڤیزیۆنی و ئەو پرسیارانەی کە هی ئێوەیە هی منیشە و دەمەوێت لە ئەو خەڵکی بکەم کە پەیوەندیدارن بەم باسەوە وەک بینیتان پێشتر کە هاوکردنی جگەری ڤایرۆسی نەخۆشیەکە بە پلەی یەکەم لە ڕێگەی خوێن و وا لە ڕێگەی دەردراوەکانی لەشی مرۆڤ دەگوێزرێتەوە کە لە ڕێگەی سێکسکردنەوە دەگوێزرێتەوە بەڵام ئەوی کە زۆر لە کوردستان دەستی بۆ ڕاکێشرێت لە گواستنە نەخۆشیە پزیشکانی ددانن لەبەرەوە میوانی ئەمەڵقەیەمان پزیشکێکی دانی پسپۆرە و بەڕێوەبەر یەکێک لە گەورەترین سەنتەرەکانی ڕاهێنان و فێرکردنە لە کوردستان بەڕێز دکتۆر ڕاستی نەجات عوسمان کە بەڕێوەبەری کۆمەڵگەی پیرەمێردی پسپۆڕی ددانە لە شاری سلێمانی کە لە ساڵی 1972 ئەم سەنتەرە کارەکات و لەوانەیە کۆنترین و گەورەترین سنتەر بێ بۆ ڕاهێنانی پزیشکانی نوێ و زۆرترین ژمارەی خەڵک چارەسەری لێ وەرگرن. دکتۆر ڕاستی پاش سڵاو. سپاس. بۆم باس بکە بەنیەکانی ڕێکخراوی تەندروستی جیهانی خوێندۆتەوە ئەزانم لە کوێوە گوێزرێتەوە ئەمانەم هەمووی بینیوە بەس بۆ بە تایبەتی لە کوردستانە ئەمەندە دەست بۆ پزیشکی دان ڕاکێشرێ لەوانەیە کەم تا زۆر ڕاست بێت بەڵام لێرە حەزەکەم چەند ڕاستێک بخەمە ڕوو بۆ بەڕێستان و بۆ بینەرانیش خۆی وەکو بەڕێز داماژت پێکرد بە چەند شێوازێکی باسێتەوە گرنگترینیان لە ڕێگەی خوێنە و ئیشەکەیمەش بەشێک لەو خوێنە و پرۆژە و لیکەیتیایە بەڵام ئێمە بەشێکین لە گواستنەوەی ئەم نەخۆشیە ئەگەر بە شێوازێکی ناتەندروست بە شێوازێکی نازانستی کار بکرێت بەڵام تەنها بەش لە بەشەکانی تری زانستی پزیشکیدا بەس دکتۆری دان نییە هەموو بەشەکانی تریش ئەبێ پێیوەست بن بەم کارەوە هەموو بەشەکانی تریش هۆکارێکن بۆ گواستنەوەی ئەم جۆرە نەخۆشیانە وەکو پزیشکیدان تەنها پزیشکیدان نییانێ باشە کە مەبەست ئەڵێیت هەموو بەشەکانی تر من ئەمەوێت زۆرترین پرسیاری ئەم ئەڵلقەیە لە وەڵامەکانی خۆتۆ هەڵەنجێنەوە بۆ نمونە ئێوە وەکو پزیشکانی دان خوێن هەیە لە کاتی دان هەڵکێشانە بەڵام بە شێویشی گشتی لە کاتی دان پڕکردنەوە خوێن کەمترە بەڵکو زیاتر لیک هەیە ئەوەشی کە زانراوە لیک نەخۆشیەکە بۆ ڕادێ ناگوێزێتەوە کە خوێنەی گوێزێتەوە بە عکسێکە خەڵک تێگەیشتووە بۆ نمونە لە کاری پزیشکانی پێستیشە خوێن هەیە کە ئەم بوتۆکسفی لە ڕناکەن بۆ خەڵک لە کاری پزیشکانی ئێسقانە بە تایبەتی لە بینگە تایبەتەکانە خوێن هەیە لە کوێی تریشا دەکرێت ئەم نەخۆشی بۆ خەڵک بگوێزرێتەوە لایەن پزیشکی خانمانەوە گانیکۆلۆژیستەکان ژنان و مناڵبوونەوە باشە لێکێکی تر لەوانە ئیئەنتیەکان ژنان و مناڵبوون دکتۆری ژنان و مناڵبوون بۆچی نەخۆشی کاگوێزێتەوە خۆوەکووە خوێنیتیانە ئیشەکان لەبەرەوەی زۆربەیان زۆربەی ئیشەیە کە لەوانێ پسپۆری من نەبێ کە لە کلینیکەکانی خۆیان ئەنجامی ئەدەن بەبێ ئەوەی کە پێویستی بە بەنجی عام بێت بە بێوەشکاری گشتی بێت لە کلینیکەکان ئەنجامیان و لەوانەیە ئەو هۆکارانی کە پاکردنەوە پێویست بێ بە پاکردنەوەی ئەو ئەدەواتانی ئەو پێداویستیانی بەکارێنن لەوانەیە نەبێت باشە یعنی ئێمە ناڵێن پەنجەی تۆمەت خێنە سەر هیچ پزیشکێکی بەشێکی تر بەڵام ئێمە ئەڵێن چۆن خوڕگوگەولوتێ دکتۆری پزیشکی خوڕگوگەولوتەیە پزیشکی خانمانێ پزیشکی جوانکاری هەیە پزیشکی بەشەکانی تریش هەیە هۆکارن بۆ گواستنەوەی ئەمە ئەگەر بە شێوازێکی زانستی بە شێوازێکی تەندروستی ئەم شتە ئەنجام نێن من لێرا پێم خۆشە یەک خاڵخەمە ڕوو یەکێک لە هۆکارەکانی کە لەوانەیە دوایتر بینە باسکردنی ڕێگرتن لەم نەقڵبوونە لەم گواستنەوەی بریتە لە بەکارهێنانی ئامێری ئۆتۆکلیڤ کە ئەتوانین بڵین زمانی لە سەبین بە نەخۆشەکە ئەگەر بێت و ئەو ئامێرە لە عیادەکانە لە کلینیکەکانە لە نەخۆشخانەکانە هەبێت ڕێگری بکات لە بڵاوبوونی ئەم نەخۆشیە بە خۆشحاڵی و ئەڵێم لەلایەن پزیشک لە خەستخانەکانی ئەو خەستخانانەی ئەو بەشانی کە پزیشکیدان ئیشی تیاکە لە سەیاسە ئامێری ئۆتۆکلیڤ بەکارێت و ئێمە سنتەرێکی تایبەتمانەیە دواتر ئیشەڵا ئەگەر کاتە بۆ ئەچینە سەری باسیەکەین و لە کلینیکە تایبەتەکانیشە ئەگەر بەراوردکەین لەگەڵ پزیشکەکانی بەشەکانی ترە لە 95 پزیشکیدانەکان ئۆتۆکلیڤیان هەیە لەوانەیە لە بەشەکانی تری پزیشکیە لە اختصاسەکانی ترە ئەو ئامێرە زۆر کەم بێت ئەگەر بە دوواداچوونی بۆ بکرێت باشە تۆ بەڕێوەبەری سنتەری پیرەمێردی سنتەری پیرەمێردیش لە بەیانیاندا کاتژمێر 8 تا 12 و خزمەتگوزاری پێشکەشەکە کە خزمەتگوزاریشی حکومیە ئەگەر من تەوەری قسەکان لەگەڵ ئێوە لەو بوارەیە بێڵمەوە
زمانی ئێوە ئەکەی ئەو پزیشکانەی کە لەلای ئێوە فێرە بن کە خۆی بە شێویشی گشتی 1 ساڵە بەڵام بەهۆی زروفەکان و کەستە ساڵ زیاتر ماونەتەوە ئەو بنەمایانی کە پێویستن بۆ پاکوتەمیزی لەم سنتەرە ئێوە هەیە بێگومان ئێمە زمانی ئەوەکەین لەبەر ئەوەی نەک تەنها پزیشک یاریدەدەری پزیشک ئەو کەسانی کە لەگە پزیشکەکە کارەکەن لە نێرز بێ لە یاریدەری پزیشکی بێت دەرچوو پەیمانگاکان بێ لای ئێمە ساڵانە لە ڕێگەی بەشی ئینفێکشن کۆنتترۆلی تەندروستی سلێمانیەوە خولیان بۆ ئەکرێتەوە پێش هەموو شتێک ئەبێ کوتانی دژی ڤایرۆسیان لێدرابێت ئەگەرمە ئەبێ هەم فەحسیانە بێ کە نیان و نێگەتیڤن هەم کوتانەکەیان تاوا کرد بێت هەرسێکی ئەمە یەک دوو خولیان بۆ ئەکرێتەوە ئەبێ بەشداری خولەکەیان کردبێ و هەڵگری شەهادەیە و خولە بن کە چۆن تەعقیمەکرێ کە چۆن خۆیان بپارێزن چۆن نەخۆشیش بپارێزن سێ لە ناو نەخۆشخانەکەمانە ئێمە بەشێکمانەیە کە بەشی پاکژی ئەو ئەدەواتانێ ئەو شتانی کە بەکاری بۆ نەخۆش بەکارێتەوە جارێکی تر ئەوانە هەمووی ئەبێ بیبینن لەبەر ئەوە ئەگەر پزیشکێک پزیشکی بەتایبەتی ئەوانی کە تازە دەرئەچن پزیشکی مقیمیان پزیشکی دانی خولاوە ئەوانە هەمویان لە لای ئێمە لە ژوورەکانە یەک هەموو بەشەکان ئەبینن و ئەبینن چۆن ئەو شتانە ئەڕوات بە سووری پاکردنەوەیە یەتەوە بەردەستیان بۆ ئەوەی لە کلینیکی خۆیان هەست بۆ مەسئولیاتە بکەن چۆن پاکەکرێتەوە چۆن بەکارێت چۆن دڵنیا بن لەوەی کە ئەو دڵنیایی بین بۆ نەخۆشانی کە لە بەردەستیانە ئیشەکەن کە لە سایاسام ئیشە پاک و خاوێنە و دوورە لە هیچ گواستنەوەی هیچ نەخۆشی جا بە نسبەتی کردنەوەی بەشەوەی کە لە کۆمەلگەی پیرەمێردی پسپۆڕی دان هەیە کە یەکێکە لە جوانترین شوێنەکان هەوڵ و تێکۆشانی هەموو لایەک بۆ یەکێک لەوانە هەر دکتۆر ڕاستی کە خۆی بەڕێوەبەری ئێرەیە و خات و دکتۆر بارین تۆفیق عباس کە بەرپرسی بەشی ئینفێکشن کۆنتترۆل لە بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی ئێمە چەند خولەکێکە وەستی نەچین بۆ لای ئەو بۆی ئەو باس لە بەشەکانی تر بکە جگە لە پزیشکی ددان بە تایبەتی لە نەخۆشخانە حکوومیەکانە لە یەکەکانی چاودێری ورد لە نەخۆشخانەکانی ژنان و ماڵبوون و لە یەکەکانی نەشتەرکاریە لە نەکەکانی عملیاتکردە بۆی کە بزانین لێوێەوە ئایا ئەتوانن گەرنتی یان دڵنیایی بن بە هاوڵاتیان کەوکردنی جگەری ڤایرۆسیان بۆ ناگوێزرێتەوە هەتا کۆکاتە لەگەڵ دکتۆر ڕاستی ئەچینە سەرەوە بۆی ئەو ژوور بین و لەوێ درێژە بە گفتوگۆکانمانە دەین لەگەڵمان. بەڕێوەبەراتی گشتی تەندروستی سلێمانی هۆبەیەکمان بەشێکمان هەیە بەناوی بەشی کۆنتترۆلنی پیسبوون لە دەستگا تەندروستیەکان واتە ناوە زانستیەکەی و ئینگلیزیەکەی ئینفێکشن پریڤێنشن ئەند کۆنتترۆل جگە لەم بەشەی کە لە ناو بەڕێوەبەراتی گشتی تەندروستی سلێمانی بەشی کارگێڕی کارگوزاریشمانەیە بەشی خەدەمات ئەو بەشەی کە ئێمە سەرپەرشتیەکەین بەشی ئینفێکشن کۆنتترۆل زیاتر ڕێنمایی ئەدا بە شوێنەکان ئایا گشت نەخۆشخانە بێ سنتەر بێ بنکە بێ مەڵبەند بێ ئەمڕۆ زانیاری و ڕێنمانە ڕێنماییەکە ڕێنمایەکی جیهانیە لە هەموو دەستگا تەندروستیەکان لە وڵاتانی دەرەوە ڕەچاوەکرێ بۆ نمونە شێوازی پاکخانی نەخۆشخانەکان چۆن بێ و چۆن پاک ڕابگیرێ مەسەن زۆر جار توی تێ نەخۆشخانە ڕاستە ئەیبینی بە ڕوو کەوا پاکوتەمیسە بەڵام ئەو بەشێکە ئێمە ئیشی لەسەرەکات تەنها پاکوتەمیسی بێتە ناسا ئێمە کێشەیەکمانەیە کە وردبینە زیندەوەرەوە بە چاو نابێنرێ لەوچە شوێنەکە بە ڕووکار پاک بێ بەڵام لە بیت ئەگەر هەموو شوێنەکە وەرگری و چاودێری وردبینە زیندەوەرەکان چۆنی ئەمانە ئایا بوونیان هەیە یان ناچکەمە بە چاو نایبینی لەژێر میکرۆسکۆپ و لەژێر ئامێری تایبەتە ئەوانە ئەبینرێ جا لەبەر ئەو ئەبێ ئەو ڕێنمانەی بەشەکەی ئێمە جگەلەوەی پاکوتەمیسی گشتیە بگرێتەوە سیستمێکیشە بێ بۆ کوشتنی ئەو وردبینە زیندەوەرانە ئەگەر نا چکە هەمومان ئەزانین کە دەزگا تەندروستیەکان کۆمەڵی خەڵک ڕووی تێ ئەکا نەخۆشخانەکان کە نەخۆشن بە هۆکارێک ئایا من لە ئەمڕۆ نەخۆشم تەنها ئەچم عملیاتێکە کەم عملیاتێکی ئاسایی و هیچ نەخۆشیەکەم نییە ئەویان زیاتر نابێتە هۆی گواستنەوەی وردبینە زیندەوەر ئەوەی کێتە دەزگا تەندروستیەکان زۆربەی نەخۆشە لەو چێ ئیلتیهابێکی هەبێ لەو چێ بە هۆکارێک هاتە بێ ئەمانە هەمووی کۆمەڵی وردبینە زیندەوەر لەگەڵ خۆیان ئەهێنن بۆ ناو دەزگا تەندروستیەکان جا ئەبێ ئێمە کار لەسەر کەمکردنەوەی ئەو ڕێژەیە بکەین بۆ ئەوەی کەمترین بەرکەوتن لە بینی ستافی تەندروستی و ئەو خەڵکە نەخۆشە و هاوڵی نەخۆشیش ئێمە دەستگاکانی نەخۆشخانەکانی ئێمە زۆربەی هاوڵی نەخۆش دێتە ناو نەخۆشخانە ینی بۆ نمونە من ئەمڕۆ عملیاتێکم هەیە 2
مرافق لەگەڵ خۆم ئەهێنم یان بەلایانی کەمەوە ئەبێ یەکێکم لەگەڵ بێ بە حکمیەوەی ئاگای نەخۆشەکە بێ ئەمانە هەمووی هۆکارە بن بۆی ئەو ورمینە زیندەوەرانە وەرگن چا ئێمە ڕێنمایەکانمان لە ڕێی ڕێبەرێکەوەی ئەم ڕێبەرە ڕێبەرێکی جیهانیە لە دەستگای تەندروستی ڕێکخراوی CDC ئێمە کردومانن بە کوردی ئەم کوردیە گشتاندنی پێکەین بۆ نەخۆشخانەکان بە تەنیا لێرە ئەوە کافی نییە بۆ ئەوی بڵێ من دڵنیام لەوەی نەخۆشخانەکانم پاکە پێویستە لیژنەیەکی بێدوادا چوون پێویستە کارمەندی تایبەت بەم شتە هەبێ بۆ نمونە من ئەمڕۆ ئەمەلیاتێکم و نەخۆشێکی هەڵگری ڤایرۆسی هەپتایتیس بیم هەیە بۆ نمونە بڵێن ئەبێ چۆن مامەڵە لەگەڵ من بکرێ بۆی ئەو ڤایرۆسی کە لە منە نەچی بۆ نەخۆشێکی تر یان نەبێتە هۆی توژبوونی ستافی تەندروستی خۆی بۆ دەرزیە و بۆ سرنج و شتانەی کە بەکارێنم ئەمانە هەمووی ڕێنمایی تایبەتیان هەیە ئێمە ڕێنمایەکان سێ ڕێبەرمان بە زمانی کوردی تازە چاپ کردووە دابشمان کرد بەسەر نەخۆشخانەکان جگە لە دابشکردن ئێمە خولی ڕاهێنانیشمان هەیە و ئەو ڕێنمانی کە هەمانە بە هاوکاری بەشی کارگەری کارگوزاری واتا خەدەمات ڕێنمایەکان خینە عقدی تەنزیفات واتا تەندەری پاکردنەوە هەموو ساڵێت تەندەری پاکردنەوە بۆ کۆمپانیەکان دەرەچێت شێوازی ئەنجامدانی پاکردنەوەی ناو نەخۆشانە بە ڕێنمایی ئەدرێپیان بش لە شێوەی پاشکۆیەک یان لە ڕێگەی ڕێبەرێک و دوای ئەوە بە دووادا چوونی شکرێ بڵین ئێمە لەو بەشا ئێمە کە هەمانە لە ناو بەڕێبەراتی لیژنە هەیە ڕۆژانە ئەم لیژنانە سەردانەکەن هیچ کارمەندێکی ئینفەکشن کۆنتڕۆل بە بەردەوامی بوونی هەیە لەو لیژنانە جگەلەوە کارمەندی بەشی خەدەمات ئەمانە هەمووی سەرپەرشتیەکەن و راپۆرت دەهێننەوە بۆ ئێمە پێچگەلەوەش ئێمە لە ناو هەموو نەخۆشخانەیەک کارمەندی ئینفەکشن کۆنتڕۆلمان هەیە بۆ نمونە لە ئەو ڕێمانێک کە لە هۆڵەکانی نەشتەرگەری پێویستە جێبەجێ بکرێ یان لە بەشی چاودێری ورد وەکو بەشی ئینفەکشن کۆنتڕۆل و ئایا ئەم بەشە لە سێکتەری تایبەتە هەیە واتە نەخۆشخانە تایبەتەکان و نۆرینگە و کۆمەڵە پزیشکی و ئەوانەی کە ئەهلین واتە حکومینین ئێمە ئیش لەسەر ئەوە ئەکەین کردومانە پێشتر بەڵام تا ئێستا ئەو ئەنجامەمان بەدەست نەگەیشتووە کە ئایا هەموو نەخۆشخانەیەک کارمەندێکی ئینفەکشن کۆنتڕۆلی هەیە لەوە چێ لە سنووری سێمانیا سێ نەخۆشخانە بوونی ئەو کارمەندە هەبێ بەڵام هەموو خەسخانەکانمان تا ئێستا ینی نییە کە ئەو کارمەندەی تیاابێ ئێمە بێ ئیش لەسەر ئەوە بکەینەوە نەخۆشخانەیەک کارمەندێکی ئینفەکشن کۆنتڕۆلی هەبێ بۆ بەدوادا چوون بۆ وردەکانانی کە پێشتر باسم کرد واجگە لەو ئێمە ڕێنماییمان نردووە لیژنەیەکی باڵا هەیە لە بەڕێبەراتی تەندروستی سلێمانی لیژنەی پشکنین و بەدوادا چوون تایبەتە بەس بە کەرتی تایبەت ئەمانە ئێمە تازە لیژنەکانمان تازە کردوتەوە کارمەندی ئینفەکشن کۆنتڕۆلی تایە جگە لەوە من وەکو خۆم وەکو بەرپرس ئیش لەسەرەوە کەم کە چێکلیستێک دروستکەین ئەم چێکلیستە لە سێکتەری حکومیمان دروستمان کردووە ئەمانەی ئەمەش لە ئەهلەکانە دانین جگە لەمەی کە ئەم بەشە کە ئێمە هەمانە کە ئێستا پێم وایە بابەتێکی زۆر سەرەکیە و ڕاگەیاندنەکان زۆر فۆکەسیان خسۆتە سەری ئەویش پاشەڕۆی پزیشکیە چونکە ئێمە هەوڵەدەین ژینگەی ئەم شارە زۆر ئێستا کارێکی زۆر لەسەر حتا ڕێکخراوە ناحکومیەکانیش کار لەسەر ئەوە دەکەن کە ژینگەیەکی تەندروست بۆ ئەم شارە دروست بێت ئێمە لە حکومیە کارمان لەسەر ئەو کرۆ پاشەڕۆ پزیشکیەکان چۆن مامەڵی لەگەڵەکەی پاشان چۆن چارەسەریەکەی ئەمە تا ئەم دقەیە لە ئەهلیە ئێمە پرۆژەمان هەیە پرۆژەکانمان لە حکومیە ئیشەکە ماگانە ئامارمان هەیە ئێنێرینە بۆ وزارەتی تەندروستی و لەگەڵ فەرمانگەی ژینگەی سلێمانیشە هاوکار بووین بەیەکەوە بۆی ئەو ئامارانە بدەینەوە بۆوانیش بۆی بزانین ئێمە ماگانە یا ساڵانە چەند پاشەڕۆی پزیشکیەکەینەوە بە ئاسایی بۆی ژینگەی شارەکە کەمکەینەوە لە توشبوون بۆ هەوکردان و بۆ ورمینە زیندەوەرانە بۆ ئەهلەکان پرۆژەمان هەیە بەڵام تا ئێستا پرۆژەکە دەست بەکار نەبووە و کارێکی زۆر هەوڵێکی زۆر جدیمان داوە کە ئەو ئیشە لە ئەهلیشە جێبەجێ بکەین. پێشەوە ڕۆشتین باسمان لە بەشەکانی ترکە بڵام هێشتا لەسەر پزیشکی دانەکان پرسیار زۆرە لەگەڵ دکتۆر ڕاستی بەردەوام بین لەم ژوورەیان کە هەڵبەت دوو هۆڵە تایبەتە بە پاکشکردنەوەی ئامێرەکانی کارکردنی پزیشکی ددان بە تایبەتی ئەم قسانە ئێمە لە کاتژمێر 8:30 تا 12:30 بۆ داوامی سەر لەبیانیان چکە دکتۆر ڕاستی بەرپرسێ و داوامەیە لە کۆمەڵگەی پیرەمێردی سپۆری بۆ پزیشکیدان. دکتۆر ڕاستی لەم ژوورەکەەوە ستاوین ئەم کۆمەڵە ئامێرە هەیە کە خەڵکی بینێت و ئێستا جێگەی پرسیاری خەڵکە بۆ نمونە بوونی ئەم ئامێرانە ئەم نەزانام ئامێری گرانبەهان گرنگی چییە لەم ژووری ئێوە بۆ ئەم کاریەوە؟ بوونی ئەو ئامێرانە لە ژوورەکە و لە ناو نەخۆشخانەکەمانە لەوانێت
تا دابین کرابێرکێکی قورس ببێ لەسەرمان بەڵام بە دڵخۆشە ئێستا کە وجودی هەیە بۆ دڵنیایی دانە بە هەموو نەخۆشێک هەر کەسێک کە ڕوو کاتە نەخۆشخانەکەمان کە دڵنیا بێ لەو چارەسەری لە بچووکترین چارەسەر تا گەورەترین چارەسەر کە بۆی ئەکرێت دڵنیا بێت لەوەی کە هیچ نەخۆشیەکی گوازراوە نەک تەنها هەوکردنیچکە هیچ جۆرە نەخۆشەکان ناگوازرێتەوە چونکە بەم ئامێرانە بەبوونی ئەم ئامێرانە ئێمە توانین دڵنیایی تەواو بین بە نەخۆشەکانمان کە هیچ جۆرە ڤایرۆسێک بەکتریایەک میکرۆبێک نییە لە کەسێکەوە بۆ کەس تر بگوازرێتەوە چونکە هەر ئامێرێکی بچووک گەورە هەر ئەدەواتێک کە بەکاربێت بۆ چارەسەرکردن لەو چارەسەرانی کە پێشکەش بە نەخۆشەکرێ پاش بەکارهێنانی یەک بەم سایکڵە بەم سوڕەیە ئەڕوا لەلایەن بەشێکی تایبەتی بەم بەشە ئەڕوات تا ئەو دەخەی کە یەتە دەرەوە لە سایکڵەکە و پاکش ئەکرێتەوە دڵنیایی لە سەئین بە نەخۆش کە ئەتوانێت بەکار بێتەوە بۆ ئەوەیە کە ئێمە خۆمان و نەخۆشیش دڵنیاکەینەوە کە هیچ دڵەڕاوکێ یان دوو دڵێکی نەبێ لەو شتانی کە بۆی بەکارێت. چەند ساڵێک بەر لێستە تۆ چوتە بەریتانیا چوتەیەکێک لە باشترین زانکۆکان بۆی کە خولێکی ڕاهێنا وەربگری دەربارەی پاکشکردنەوەی ئەمریکای پزیشکیتان بە لە بەرمەبدایەوەی کە لەوێ بینیوتە بەس ئەم پرسیارم زۆر بە ڕاستگۆی وەڵامەکەشی من دڵنیام لە مستاقێتی ئەوە بەڵام بە تایبەتی ئەم پرسیارم بەبەستە ئەمەیکە ئێوە بەیانیان لە کۆمەلگەی پیرەمێردی پسپۆری دانەیکەن نزیکە لەوەی کە ئەوان لە بەریتانیایکەن بە دڵنیاییەوە یعنی ئەمە لە خەوی هەموو لایەکمان بوو کە ئێمە بتوانین ئەگەر بچووکیش بێ سنتەرێکی پاکشکاریمان هەبێت لە نەخۆشخانەکەمان بۆ ئەوەی دڵنیابین لە خۆمان و نەخۆشەکانمان و جۆری چارەسەرەکەمان سەبارەت بە بەراوردکردنی ئەم سنتەری ئەم بەشە بچووکەی کە ئێستا لێرە ئیبینن بۆ پاکشکاری لە بەیانیانە بە بێگومان ئەتوانین بڵین بەراورد بەوەی کە من بینیومە بەراورد لەوەی کە لەوێت ترێنینمان تیا کردووە زۆر نزیکە لێوەی و زۆر دڵخۆشکەرە لەبەر ئەوەی کە توانین بڵین جۆرێکە لە جۆرەکانی دڵنیایی بە نەخۆشی خۆمانی بین کە وەکو وڵاتی دراوسەکانمان وەکو وڵاتە ئەوروپیەکان دڵنیایی بین بە نەخۆشەکانمان کە تەنها نەک جۆری چارەسەرمان باشە بەڵکو جۆری پاک و خاوێنیشمان لە نزیکە لە ئاستی وڵاتانی ئەوروپا. ئەلێرە کۆمەڵێک شتت داناوە یەشێک لەوانەم لەزگەی خەڵک لای دکتۆریدان زۆری بینێ لەگەڵ ئەم هیسەیە ئەتۆ چی بە بینەرەکانمان بڵێ لەمەگەیانمانەوە ئەمێ بڵین دڵنیایی کە ئێمە ئەڵین دڵنیایی تەواو ئەدەین بە نەخۆشەکانمان بۆ بینەرانی کەمان بینین چۆنە پرسیارێک لە مێشکیانە لە دڵیانە دروستەوێت کە چۆن دڵنیایی ئەیتێ ئەم لەم جیازە سەر دەرناکات چییە دڵنیایەکە چۆنە ئێمە بە چەند شێوازەگانینێ چەند خەتێکمان گرتوێتە بەر بۆی لەم کێشەیە دەربازمان بێکو پزیشکی دان یەکەم ئێمە هەر نەخۆشێک سەردانمان کا بۆ چارەسەرێک ڤایرال سکرینی بۆکەین واتە فەحسی دڵنیابوونی بۆکەین ئایا ئەم نەخۆشە هەڵگری هیچ جۆرە ڤایرۆسێکە ڤایرۆسی ئەوکردنی جگەریان نە HIV HVS HCV بە ئیجباری بۆ من نەخۆشیەکەین زۆر جار دڵگرانە بن لێمان نەخۆشەکان ئەڵێن بەڕاستی ئەمە ئەرکێکە لە سەریانمە بۆ ئەمەمان بۆکەن ئەمە بۆ چییە بۆ ئەوەی دڵنیابی ئەو نەخۆشە ئەگەر هەڵگرە بە شێوازێکی تایبەت چارەسەری بۆ بکرێت و بخرێتە کۆتا نەخۆش و مامەڵێکی تایبەتی بۆ بکرێت لە بەریتانیا فەحسیان بۆ خەڵکە کرد کە تۆ چووی نایکەن لەبەر ئەوەی لەوێ پێشکەوتووی نەک بەریتانیا ئەو وڵاتانەی تریش پێشکەوتویەکان بە جۆرێکە لە ناحەی مادی و اقتصادی و سەحیەوە لەسەر و ئێمەوە کەواتە ئەگەر ئێمە ئەو شوێنانەی کە هەمانە بەستان دەرد ئەو خزمەت گوزارانی تا پێشکەشکرێت کە پێویستە پێشکەشکرێت پێویستمە بە بەحسی ڤایرۆس هاوڕای لەگەڵمان بێگومان لەبەر ئەوەی ئێمە کە گەشتینەوە ئاستە لە ناحەی بەتایبەتی اقتصادی و مادیەوە کە باکمان نەبوو لە شتەکانمان ناچارین بەڵام هێشت هەماومانە لە ناحەیە لەو ناحەیە چکە بەتایبەتی ئەم 4 ساڵی ڕۆی لە ئێمە زەختێکی زۆر بوو لەسەر باشە بێنەوە سەرمانی بەردەستت پاش ئەوەی فەحسی ڤایرۆسمان بۆ نەخۆشەکە ئەنجام ماوە کە زانیمان دڵنیایی ماوەرگن نێگەتیڤە هێشتا ئێمە بە نێگەتیڤی مامەڵی لەگەڵ ناکەین نێگەتیڤیانی نیەت نێگەتیڤواتە هیچ هەڵگری جۆرە ڤایرۆسی نیە بەڵام ئێمە هەر بە وریایەوە مامەڵی لەگەڵەکەین لەبەر تەندروستی پزیشک و یاریدەدەرەکەی لەبەر تەندروستی نەخۆشی دوایەوە نەوە کۆڵگری جۆرێک لە جۆرەکانی تری نەخۆشی بێ پاش ئەوەی فەحسەکەی بۆ کرا ئێمە اینە سەر لاینی دووەم خەتی دووەم کە بریتێ لە بەکارهێنانی ئەو ئامێرانەی کە دیسپۆسەبڵن واتە یەکجار بەکاردێن و دوای بۆ نەخۆشی دواتر بەکار نایێت تاقیمیش ناکرێت فڕئەدرێت وەکو ئەمانە کە بەشێک لە بەشەکانی ئامێرەکانمان بریتێ بە شێوازێکی پلاستیکی دروست دەکرێت لەوانەیە بۆ ژینگە زەرەری هەبێت بەڵام بۆ نەخۆشەکان زەرەری نیە لەبەر دڵنیایی کە بەکاری ناینەوە تاقیمی ناکەین هیچ نەخۆشیە ناگوازێتەوە بەشی دووەممان بریتێ لە
پاکشکردنەوەی ئامێرەکان کە بەکارێت جاری دوم بۆ نەخۆشی تر بەکارێتەوە بە سوورێک کە دوای کاکاروان لە پرسای بەشەکە ئاماژەی پێە هەر لە ئەی توزێت چۆن ئەمە ئامێرێکیت بەکار هاتووە چۆن پاکش ئەکرێتەوە بە بەکارێنانی ئەو کیسی کە بەڕێزت ئاماژەت پێکرد بە پاکردنەوەی و لە خوێن و لە لیک و لە هەموو شتێک و پاشان ئەخرێتە نام ئەم کیسە کە پێوترێ پاوچ ئەم کیسە فەرقی چ لەگەڵ کیسێکتر بۆ ئەوەی دڵنیابین لەمە کە لە جیازەکە دەرهات ئەم کیسە پاکە دڵنیابین لە جیازەکە مەزبوط ئیشی کردووە لێرە ئیندیکیتەرێکی تایە هەمووی چێگەکرێتەوە لەلایەن ستافی ئێرەوە کە ئەم ڕەنگە گۆڕاوە دڵنیای ئەدرێتەوە بە ستافەکە کە ئەمە تەواو لە سایاسە پاکەژە و هیچ هەڵگرێکی نییە و هەڵگری هیچ جۆرە نەخۆشی و ڤایرۆسێکی تای نەژیاوە ئەگەر هەش بوو بێ نەماوە کە ڕەنگەکەی گۆڕا بە تۆختر لە خۆی ئێمە ئەو کاتە یەکێک ئەدوێتەوە بە ئەو ژورانی کە ئەو ئەدەواتی لات و دووبارە بەکارێتەوە بە دڵنیایەکی تەواوە پاشان لەسەرەوەی وەکو بەڕێز لە بەشی یەکەم ئاماژت پێکرد ئێمە تەنها خوێن نییە ئێمە لە زۆربەی شەکانمانە بە تایبەتی پاکردنەوە دوای ئەوە هەندێک لە جۆری نەشتەرگەری بچووک یاخود بەکارێنانی ئەو ئامێرانی کە دانی پێپڕەکەینەوە پرژەیەکی زۆر دروستەکە کە زۆر دڵنیاین لەوەی هەموو کەسێک گەزانێت کە ڤایرۆس یان بەکتریا بە چاو نابێنرێت لەو پرژە لە بەسەدان هزار لەوانەیە ئەو ڤایرۆسیان بەکتریای تیابێت ئەگەر ئەو کەس هەڵگریەکێ لە نەخۆشەکان بێت بۆ ئەمەش هاتوین بۆ ئەوەی چوار دەورەکەشمان پاکش دڵنیابین لە پاکژی و پاکخاوێنی چوار دەورەکەمان ئەم جۆرە لەزگەیە کە سلیڤە بەکار ئێنرێ بۆ ئەو شوێنانە ڕووکەشی پێ ئەەکەین کە لەوانەیە شەرنی بەریشکە بەزێن هەر بۆ دڵنیای خۆمان بۆ چواردەورەکەی شوێنی دەستەکەی یان ئەو لایتی کە بەکار یان ئەو دوگمانی کە پزیشکەکە یان یاریدەری پزیشکەکە پەنجەی پیانێ بۆ ئەوەی دڵنیابین لەوە کە ئەمانەش ئەگەر شتێکی بەرکەوتی بێ پاک و خاوێنە چکە ئێمە ناتوانین ئەو جیازە گەورێت ئەقیم بکەین یان لەوانەیە بە سپرایەک دڵنیایی تەواو نین بە خۆمان و بە نەخۆشەکە هاتوین بە ئەمانە بە زۆربەی ژوورەکانمان ئەم سلیڤی پێوەکەین بۆ ئەوەی دوای هەر نەخۆشێک لێ بکرێتەوە فرە بدرێت هەر شتێکی پێوە بێت لەگە خۆیان بیبات و دانێکی تازە دامێت ئەمان ئامێری هەڵکۆڵی نیدانە ئەمان بۆ لەناو ئەم کیسە ئەمە بۆ لەناو پاوچایە بەڵێ ئەمە یەکێکە لەو ئامێرانی کێمە بەکارێنینەوە زۆر ڕۆژانە ئیشمان پێبێت بۆ پڕکردنەوەی دان بەکارێنێ بە شێوازێکی گشتی لەبەر ئەوەی کۆنتاکت ینی بەرکەوتنی ڕاستەخۆی هەیە لە ناو دەمی نەخۆشەکەیە لە ناو لیکی نەخۆشەکەیە هەنێ جار خوێنیشی بەرەکەوێت بۆیە پێویستە بە هەموو سوورەکەیا بڕوە هەر لە دڵنیابوونی لە پاکردنەوەی تا ئەکرێتە پاوچ و پاگەکرێتەوە وشکێتەوە ئەدرێتەوە بە یاریدەدەری پزیشکی دان و لەلایەن پزیشکی دانەوە چێک ئەکرێتەوە کە ئەم ڕەنگەی گۆڕاوە بەم شێوازە بۆ بەمە بۆ ئەوەی ئێمە دڵنیابین لەوەی کە ئەمە تەواو دڵنیابین ئەمە توانین بەکاری لێنینەوە بۆ جاری دووەم و سێم و چوارەم بەردەوام بین لەبەر ئەمە ئەتوانین بڵین لەبەرەوە ئەم جۆرە ئامێرە تەنها بە سپرایەک تەنها بە سڕینی ناتوانین دڵنیای بین بە نەخۆش چونکە ینی بەداخەوە کە یەکێک هەڵگری ڤایرۆسی بڵین جۆری سی بێت تەنانەت ئەگەر ئەمە 5 ڕۆژدا بڕینێ لەسەر ئەم بێنجە تا 5 ڕۆژیش زانستی تازەڵێ احتیمالی گواستنەوەی نەخۆشەکەی هەیە ئەگەر ئۆتۆکلیڤ نەکرێت ئەگەر ئۆتۆکلیڤ نەکرێت بەڵام کە ئەمەمان کرد ئێمە دڵنیا ئەبین و خاڵێکی تریش ضرورەکە ئاماژەی پێ بگرێ وەلەو لە ئێمە ناگاتەوە ئەو حاڵەتە پێویستە تاریخی مێژووی لەسەر بنووسێت بۆی نەوەکو زۆر بەکارنەیە چونکە پاش ماوەیەک ئەبێ بکرێتەوە بەڵام ئێمە ناگاتەوە چکە ڕۆژانە بەکارێنەوە کە ئەو ماوەیە بەکشەیەکی گشتی 6 مانگە جا ئەمەی کە ئەم ئامێرانە چۆن چۆنیە لە A to Z بەڕاست کاروان ڕەحیم بەرپرسی ئینفێکشن کۆنترۆلی کۆمەلگەی پیرەمێردی پسپۆڕی ددانە وەک بەشێک لەو ستافە گەورەیە کارەکە کە خزمەتگوزاری پێشکەشیەوەکە من کامێرەکە و بەرنامەکە بۆ کاروان بەجێ هەڵم بووی کە بۆتان باس بکە چیەکرێ پاش کاروان دکتۆر سەنگەر سەرچڵکە بەرپرسی لقی سلێمانی سندیکای پزیشکانی دانا ئەو باس لە پاش 12:30 نیوەڕۆکە واتە عیادە ئەهلیەکان چۆن دڵنیابن کە پزیشکانی دان لە عیادە ئەهلیەکانە ئەو شتانی کە پێویستە هەیان بێ هەیەە ئەو پاکژیانی کە هەیان بێ هەیە و چۆن دڵنیابن و کەسی کاچین چارەسەری لاوەرەگرین بەڕاستی پزیشکان پاشەوە گەڕێم وڵاتان بۆ قسەکردن دەربارەی سەرچاوەکانی تر بە تایبەتیش ساڵۆنەکان و شوێنەکانی تاتۆکردن لەگەڵام. ئەمە جۆرێکە لە ئامێری ئەداواشتەکانمانە ئەمە ئەڵتراسۆنێکی پێڵێن ئاید لۆپێنەرەتی ئەکرێت
ئەبێ لە نیوە زیاتر بێ ئاوەکەی دواتر ماوەدی دیسینفێکتانتمان هەیە جارێکە ئەکەینە ئەم جیهازەوانێ کە ئاوەکە حازر بوو ئالەتەکانی تێ ئەەکەین. دەست بە داگیرسانی جیهازەکە ئەکەین لە 6 پلەی سیلیزی دایەنین. سەرتام ئالەتانە لە خوارەوە بڵین بۆ نەخۆشیشی پێکراوە پێشەوەی بیان لە سەرەوانی کۆنتێنەرمان هەیە ماوەدی دیسینفێکتانتی تایە دوای چارەکە یێتە سەرەوە بۆ بەشی تاقیم. ئێرە ژووری تاقیمان لە دوو بەش پێیەک دێتی زۆن و کلین زۆن. ئەمە ئێرە دێتی زۆنە. ئالەتەکان لەڕێی ئەم وەشەرمەشینەوە ئەشۆرێت. ئەبێ وا دابنرێت کە جوان دەمی ئالەتەکان پاک بێتەوە لە کاتی شتنیا. شۆردنیم ئالەتانە 74 دقەی ئەوێت تا بە تاواتی ئەم سوورە تەواو ئەکات و دوای ئەوە کە وشک بوانە دەرگای جیهازەکە ئەکرێتەوانێ و ئەبرێت بۆ بەشی تاقیم. دوای ئەوەی کە تەواو بوو بۆ دڵنیابوونمان لە پاکشتنی ئەم جیهازانە لێرە چەکردنی ئالەتمان هەیە. ئەمە ئیندیکەیتەری پێڵێن. ئەم ئیندیکەتەران بەکارێنی بۆ دڵنیابوون لەوەی کە ئالەتەکەمان پاکە و جوان شۆراوە. دواتر ئەدرێتە ژووری تاقیم لێرەوە. فەرموو. پێشتر دکتۆر ڕاستی ئاماژەی بە ئیندیکەیتەرە. ئەمانە ئیندیکەتەر لەسەر پاوچەکانمان. یەکەم جار ڕەنگی پەمەیە. دوای ئەوەی سایکلەکە تەواوکە لە ئۆتۆکلێڤەکە ئەم ڕەنگە ئەگۆڕێ بە سەوزێکی نەوتی بەم شێوەیە. بێجگە لەوە کە لە سەر پاوچەکان ئیندیکەیتەرمان هەیە ئیندیکەیتەری کەمان هەیە بۆ چێکی ئۆتۆکلێڤەکان. سەرەتا بەم شێوەیە ڕەنگی مۆرێکی تێرە دواتر کە سوورەکە تەواو ئەبێت بەم شێوەیە ئەگۆڕێ. هەچ کاتێ ئەم ڕەنگە بەم شێوەیە گۆڕا ئێمە دڵنیان لە تاقیمی ئالەتەکانمان. نەخۆشی هەوکردنی ڤایرۆسی جگەر بە یەکێک لە نەخۆشیە مەترسیدارەکان دادەنرێت کە دەبێتە هۆی تێکدانی کاری جگەر و دروستبوونی هەوکردنێکی زۆر و لە کارکەوتنی جگەر یان دروستبوونی خانەی شێرپەنجەیی و دواتر کەسی توشبوو تووشی شێرپەنجەی جگەر دەبێت. کەسی توشبوو جگەری دەبێتە شوێنێک بۆ زیادبوون و گەشەکردنی زیاتری ڤایرۆسەکە بە جۆرێک بە هەموو جەستەیدا بڵاو دەبێتەوە و دواتر بۆ کەسانی تری دەگوازێتەوە. نەخۆشی هەوکردنی ڤایرۆسی جگەر 5 جۆری هەیە کە ئەوانیش A و B و C و D و E-ە. ڤایرۆسی جۆری A و E لە ڕێگەی خواردن و خواردنەوەی پیسەوە بڵاو دەبنەوە. لە کاتێکدا سێ جۆرەکەی تری ڤایرۆسەکە لە ڕێگەی شلەمەنیەکانی جەستەی کەسی توشبوو بڵاو دەبنەوە وەکو خوێن و لیک و تۆ و پژمە. بەپێی راپۆرتێکی ڕێکخراوی تەندروستی جیهانی نزیکەی 400 ملیۆن کەس نەخۆشی هەوکردنی ڤایرۆسی جگەریان هەیە لە جۆری B و C. ساڵانە نزیکەی 1.4 ملیۆن کەس بەهۆی نەخۆشی هەوکردنی ڤایرۆسی جگەر دەمرن. ڕێگەگرتنیش لەم نەخۆشی ئاسانە بەڵام بەداخەوە کەسی توشبوو هەست بە نەخۆشیەکە ناکات. لەبەرەوە ڕێکخراوی تەندروستی جیهانی لە ساڵی 2010 ڕۆژی 28 حوتی هەموو ساڵێکی دەستنیشان کردووە بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم نەخۆشیە. کێکێکە لەو 4 نەخۆشە دیاریکراوەی کە ڕێکخراوەکە ڕۆژێکی دیاریکراوی بۆ دەستنیشان کردووە. لە مانگی 4 ئەم ساڵدا حکومەتی چیان ڕایگەیاند کە بەهۆی پەیڕەوکردنی ڕێنمایەکانی ڕێکخراوی تەندروستی جیهانی ڕێژەی توشبوان بە نەخۆشی ڤایرۆسی هەوکردنی جگەر لە جۆری B لە منداڵانی خوار تەمەن 5 ساڵ گەیشتۆتە خوار سەدایەک کە ئەمەش دەستکەوتێکی گەورەیە. چۆن ڕێگری بکەین لە نەخۆشیەکە؟ بەکارنێنانی ئامێری کوونکەرەی بەکارهاتووی کەسانی تر، وەرگرتنی چارەسەری لە ناوبەری ڤایرۆسی هەوکردنی جگەر لە جۆری B و پشکنینی بەردەوام.
لە بەڕێوەبەرایەتی خۆپاراسی تەندروستی سلێمانی بەشی چاودێری تەندروستی هەموو ئەو کەسانی کە ئارایشگا یاخود تاتۆ ئەیانەیە مۆڵەت وەربگرن سەردانی بەشی چاودێری تەندروستی ئەکەن لە چاودێری تەندروستی ڕێنمایەکانی ئێمە بۆ ئارایشگا چەند ڕێنماییەکەوە بۆ تاتۆش چەند ڕێنمایەکی جیاوازیەیە تا ئێستا لە سلێمانیدا 442 شوێن مۆڵەتی ئارایشگامان یاوەتێ بەڵام ژمارەی ئەو شوێنانی کە تاتۆەکەن تا ئێستا 27 شوێن تاتۆیان مۆڵەتی تاتویان وەرگرتووە دوو زۆر تاتۆمان هەیە تاتۆیەکمان هەیە تەنها لێ و برۆ گرێتەوە کە لەگەڵ ئارایشگاکانە بەیەکەوە یەک مۆڵەتیان ئێنێ و جۆرەکەی تریان تاتۆی جسمە تاتۆی جسم ئەبێ مۆڵەتی نێودەوڵەتی هەبێ ئەبێ ئەو کەسە لە دەرەوەی عێراق مۆڵەتی هەبێ لە هەج وڵاتێک لە وڵاتەکانی ئەوروپا بێ وڵاتانی دەوروبەر بێ مۆڵەتی تاتۆی هەبێ ئەبێ ئەو مۆڵەتە لە وڵاتی خۆی لە وەزارەتی تەندروستی تەزدیق کرابێ و لە سەفارەتی عێراقی لە وڵاتی کە مۆڵەتەکەی یاوەتێت تەزدیق بکرابێ دوای ئێوە یێنێتەوە ئێمە ڕەوانەکەین بۆ هەولێر بۆ وەزارەتی تەندروستی بۆ پەیوەندیەکان هەموو ئەو شوێنانەی تەواوکەرێتەوە بۆ لای ئێمە ئەو کاتە مۆڵەتی ئەوەی ئێدێنێ کە تاتۆ بکە جا مڵەتە شوێنی تاتۆکردن مەرجەکانی دیاری کراوە ئەبێ شوێنەکەی بەلانی کەمەوە لە 16 متر کەمتر نەبێ ئەبێ ئەرز و دیواری هەمووی کاشی بێ ئەبێ ئاوی گەرم و ئاوی ساردیشی هەبێ هەموو شتەکانی ئەبێ دیسپۆزبل بێ بعضێک کەرەسەش هەیە ئەوە پێویستەکە لە جیازە دامنرێ لە ئۆتۆکلێف کەرەسەکانی دابنێ تاکو و تاقیم کرێ بۆ کەسێکیکە بەکاری بێنێ هەموو ئەو کەسانی کە تاتۆکەن پێویستەکە لە سنتەری تاتۆکە ڕێنمایی وەربگرن کە ئەو ئێمە چەند ئیسیمارێکمانێ بۆ کەسی تاتۆ ئیسیمارێکیشمان هەیە بۆ کەسێکە تاتۆکەکە ئەوەی تاتۆکە پێویستەکە لە خەسخانەی بەڵێ لە بەڕێوەبەراتی خۆپاراستن پێویستەکە چەند پشکنینێکە پشکنینی هەپاتایتس بە بڵێ نەخۆشیەکانی جگەر و نەخۆشیەکانی ئایدس و فەحسی پیسایی ئەگەر لەم پشکنیانە سەلامەت دەرچوو ئەوە ئەینێرین ئیشی خۆی بکە بەڵام ئەو کەسی کە تاتۆکە ئێمە ئیسیمارێکمانەیە ئەو کەسێک کە لەوێ ئیژەکابێ ڕاهێنانی لەسەر کردبێ ئەو ئیسیمارەیە بات ئەو کەسێک کە تاتۆکە ڕێنمایەکان چەند خاڵێکن پێویستەکە ڕەنگەکانی دیاریکاوە نابێت تا 6 مانگ خوێن ببەخشێون نابێت ئەو کەسە بە مادە کوحولەکان کاریگەری هەبێت لەسەری و نەشتەرگەری لە ماوەی ئەو مانگەدا نابێت بە هیچ شێوێ بکە ئەو ڕنگانەشی کە بەکاریێنێ بێ ڕێنگەکان ئاگاداری کاچی ڕنگ هەڵەبرژی ڕێنگەکانی ژەبێ لە کوالیتی کۆنتترۆل ڕێگەی پێدرابێ تیمەکانی ئێمە بە بەردەوامی ئێمە ژمارەیەک تیمی کچمان هەیە هەموو ئەو شوێنانی کە با بڵین ئافرەتن بە بەردەوامی بەیانیان و ئێواران تیممان بەردەوام ئەگەڕێ ئەگەر حاڵەتی وابین ئەوە سزای یاسایی وەدەرێت. بە درێژای مەڵقەیە لەگەڵمانە بوون بۆ باسکردن لە ڕێگاکانی گواستنەوەی هەوکردنی جگەری ڤایرۆسی کە با شێوەیەکی گشتی لە ڕێگەی خوێن و سپێرم و دەردراوەکانی زێوە دەجۆزرێتەوە. بە مانایەکی زۆر ئاسانتر هەر شتێک خوێن لێ هاتن و تەڕبوونی بەشەکانی لەشی تێدا بێ دەکرێت هەوکردنی جگەری ڤایرۆسی بگوازێتەوە. بۆ ڕێگەگرتن لە هەوکردنی جگەری ڤایرۆسی ئامۆژگاری زۆرە، بەڵام لەوانێ سەرتان سوڕمەکە پێتان بڵێم ئەمەش هەوکردنی جگەری ڤایرۆسی دەگوازێتەوە فڵچەی ددان. ئەو کاتەی کە کەسێک فڵچەیەکی ددان بەکارهێنێ بۆ ددان شوشتن کە فڵچەی ددانی خۆی نییە و فڵچەی ددانی کەسێکی توشبووی نەخۆشیەکەیە. لەبەرەوەی لە کاتی دەمودانشتە خوێن لە پوکی مرۆڤ دێت و دەکرێت ڕیشاڵی ئەم فڵچانە ڤایرۆسەکان هەڵبگرێت و بۆ کەسێکی تری بگوازێتەوە. لەبەرەوە و ئامۆژگاری دەکرێت کە هیچ کەسێک بە هیچ جۆرێک فڵچەی ددانی کەسێکی تر بەکار نەهێنێت، تەنانەت هاوسەرەکانیش کە نابێت ژن و مێرد فڵچەی ددانی یەکتری بەکار بهێنن. جگە لە فڵچەی ددان جۆزانی ڕیشتاشین دەکرێت هەوکردنی جگەری ڤایرۆسی بگوازێتەوە. لەبەرەوە ئاگادار بن ئەو کاتی کە پێویستان بە ڕیشتاشینە بێ لە شوێنێکە لە ماڵی خۆتان نین جۆزانێکی سەفەری لەوانێ بە 1000 دیناری ئێستاوێت کە لە جۆرە باشەکانی تەنانەت بە هەرزانتریش دەستانەکەوێت و فڵچەیەکی دانیش بە هەمان نرخ. جگە ئەمانی کە لە ڕێگەی خۆمانە دەجۆزرێتەوە
لا ڕێگەی ئەو بەڕێزانی کە لە ناو نەتەندروستەکانە کارەکەن پزیشکانی دان پزیشکانی ژنان و مناڵبوون پزیشکانی پێست پزیشکانی نەشتەرکاری و هەر جۆرە کارێکی تری پزیشکی لە دەرزیلیانێکی ئاسانەوە دەکری ئەم نەخۆشیە لە کەسێکە بۆ کەسێکی تر بگوازێتەوە لەبەرەوە دڵنیا بن ئەو کاتێک کە دەچن بۆ لای ئەو پزیشکانە هەر پزیشکێکە خوێنی تێدا بێ ئەمە لە بینگەکان یان نۆڕنگەکانیان هەبێت کە پێوترە ئۆتۆکلیف ئەو ئامێرەی کە بۆ پاکشکردنەوەی ئامێرەکانی نەشتەرکاری یان عملیات بەکارەهێنرێ جاچ جایی لە شوێنە ئەهلیەکانە بێ یان لە شوێنە حکوومیەکانە بێ لەبەرەوەی کە زۆرترین ڕێگەکەم نەخۆشی تێدا دەگوێزرێتەوە خوێنە جگە لەوەش کردداری خوێن گواستنەوە دەکرێت ئەم ڤایرۆسە بگوازێتەوە بەڵام ئێستا لە ناوەندە تەندروستەکانی کوردستان بەگشتی و سلێمانی بەتایبەتی دڵنیای 100% هەیە ئەو خوێنێک ئاکرێتە لەشی خەڵکی ترەوە خوێنێکی پاکە و بە هەموو جۆرە تێستەکە تێپەڕیوە ئێمە لە چارە لە ڕابردووە کارمان لەسەرەوە کردووە و هەر بەڕێزەگەیە دەتوانێت بگەڕێتەوە بۆ ئەرشیفی چارە یەکێکی تر لە ڕێگاکانی گواستنەوەی هەوکردنی جگەری ڤایرۆسی بریتێ لە سێکسکردن بەتایبەتی سێکسکردن لە دەرەوەی ماڵەکان وە بە تایبەتی تر هاوڕەگەزبازی بە تایبەتی تریش نێربازی کە لە نێوان پیاوەکاندا سێکس دەکرێت کە بە خۆشحاڵی لە وڵاتی ئەمە ئێجگار ئەم بابەتە کەمە بەڵام لە وڵاتیانی ئەوروپا و بەریتانیایە ئەم دیاردەیە زیاترە و ڕێگەیەکی سەرەکی گواستنەوەی نەخۆشیە هەم لەبەرەوەی دەردراوی لەش هەیە لە سپێرم لە کردارەکەیە و هەم لەبەرەوەی کە خوێن لە هاتن هەیە لە کارەکەیە لەبەرەوە و ئامۆژگاری دەکرێت کە خەڵک هاوسەرگیری بکات و تەنها لە ناو ژیانی خێزانیە کردداری زاوزە یان کردداری سێکسکردن ئەنجام بدات جوودبوون ئەنجام بدات خۆگەر کەسێکیش ئەنجامیدا وا پێویستەکە کە لە کاتی سێکسکردە کۆندۆم بەکاربێنێت بەکارهێنانی کۆندۆم لە کاتی هەموو جوودبوونەکاندا گرنگە هەم لە جوودبوونی ڕێک هەم لە هاوڕەگەزبازی کە هیوادارین کەس نەیکات و تەنانەت لە سێکسی دەمیشدا ئەو کارێک کە دەمی تێدا بەکارهێنرێ بۆ سێکسکردن لێرە ئەمەڵقەی چارە تەواو بێ بۆ باسکردن لە ڕێگەکانی گواستنەوەی نەخۆشی و کردنی جگەری ڤایرۆسی ئەڵلقەی داهاتووی چارە تایبەتە بە ئەو چارەسەرانەی کە بەردەستن بۆ بەڕێزانی کە تووشبووی نەخۆشیەکەن لەبەرەوەی 400 ملیۆن کەس لە دنیاە ئەم نەخۆشییان هەیە بە هەر پێنج جۆرەکەیەوە بەڵام ئەوەی کە لامووی مەترسیدارترە جۆری بیوسیەکەیە و بە تایبەتی جۆری سیەکە کە دەکرێت لە کۆتاییدا ببێتە هۆی بەڕیشاڵبوونی جگەر و شێرپەنجەی جگەر و زۆرینەی زۆری خەڵک لە دنیا نازان نەخۆشییان هەیە و دەستیان بە چارەسەر ناگات هەتا ئەڵلقەی داهاتووی چارە ڕێز و حرمەتی ئامادەکار و پێشکەشکاری بەرنامە و تەواوی ستافی هونەری و داری دەستگای میدیای کورسات قبول فەرموون شەو شەوگارتان شاد خواتان لەگەڵ